بەناوی خوا گەورە میهرەبان لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمە هەناراستە بینەرانی بەرنامەی پەیامیتەوە و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم یاوە جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزانم ڕۆ لە هاوڵاتیان دەپرسین تا چەند پێت وایە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا دەکرێت. ئەگەر هەڵبژاردن بکرێت پێت وایە چی لە ژیان و گوزەرانی خەڵک دەگۆڕێت؟ تا چەند پێت وایە پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 1992 دامەزراوە چه خزمەتێکی بە هاوڵاتیان کردووە؟ ئەگەر خزمەتی نەکردووە هۆکارەکان چین و ڕێگریەکان چین وا ناهێڵڕێت خزمەت بە خەڵکی بکات و یاسا سەروەری لە هەرێمی کوردستانە بەرقەرار بێت. لەگەڵمانە بن وەڵامی ئەم پرسیارانە لە هاوڵاتیان وەردەگرینەوە فەرمە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. دەمەم هەڵبژاردن نییە؟ وەڵی لە ساشەست نە ئومێدم نییە. هیچ ئومێدێکم پێ نییە چونکە هیچ گۆڕانکارێکی نەوێ ڕوو نایە. هەڵبژاردن بۆ بکرێ بکرێ و نەکرێ خۆ دەنگی میلەت بەسایەچێ سەیتەریان کردۆ بەسەر وەزعەکەیە تۆزی هەنگاوێکی نە پەرلەمان پەیان خست. ئەوانەی کە ئەچنە پەرلەمانەوە نوێنەری حیزبەکان ئیتر لەوێ نوێنەری خەڵک بن. لەوا چ هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت گومانی تیان نییە بەڵام هیچ لە وەزعەکە گۆڕێ یعنی سەیرەکەی لە دەرەوە بڕیار دەدرێ و لە ناو پەرلەمانە دەستی واڵێ ببێ. ئەی ئەمانە بۆ خۆیان سەرکردایەتی سیاسی کوردیاندا نەنایە بەتەمای هەڵبژاردنن باوەڕ مەکە هەڵبژاردن بکرێ. قەرار لە حیزبە لە پەرلەمانە نیە پەرلەمان چی بەس کارتۆنیە دانراوە هیچ دەورێشان. تا چەند پێت وایە هەڵبژاردنەکانی ئەم جارەی پەرلەمان لە کاتی خۆیان ئاکرێت؟ وەڵایی ئەی ئەمانە بۆ خۆیان سەرکردایەتی سیاسی کوردیاندا نەنایە بەتەمای هەڵبژاردنن باوەڕ مەکە هەڵبژاردن بکرێ. ناکرێ نەخێت. کارچێوە بڕایتەوە؟ وەڵایی وە کارەوەیە ئەوانەی بەرپرسن و چەند ساڵە گەندەڵیەکەن وا بە ئاسانی دەست لە کوردستان بەرەدەن هەر بۆ گەندەڵی نامێننەوە بەتەمای چاکردنی وەزی کوردستانن نەخێت. ئەبێ خەڵک هەر خەفەتیان لێ بخوا و هیچ کە زیاتر نییە. هەڵبژاردنەکان کرا ئینشاءڵڵا. ئومێدە بەوە نییە چاکسازی بکرێت ژیانی خەڵک بگۆڕێ؟ هەڵبژاردن ناکرێ با هەڵبژاردنێکی عەدالەت و ڕاست و بێت تەزویر بکرێ ژیانی خەڵکە گۆڕدرێ. تاکید باشە بێ. لەماوەی 25 سای ڕابردووە کە پەرلەمانمان هەبووە تا چەند پێت وایە خزمەتی بە خەڵک کردووە لە پێناوی بەرژەوەندی خەڵک تێکۆشاوە؟ پەرلەمان ئەوەی نەبووە ینی سوڵتەی نەبووە. پەرلەمان سوڵتەی هەبووە لەوانەی خزمەتی بە خەڵک کرا لەبەرەوەی پەرلەمان پێک دێ لە مەجموعەی خەڵک وایە نا مەجموعەی خەڵکی زۆرە چواری خراپێ دەی باشە دەی خراپێ پێنجی باشە فەرقەکە وایە نا. ئومێدە نییە بەوەی کە هەڵبژاردنێکی باش بکرێ و خزمەت بە خەڵکە؟ ناوەڵڵا هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت ینی کارێکی باشە چونکە وەکو وعدێک بە جەماوەر دراوە و خەڵکیش چاوەڕێی و هەڵبژاردنەیە و زۆربەی خەڵکیش چاوەڕێی هەر گۆڕانکاریە لە پۆستەکانە و لە دەموچاوەکانە لە هەر شوێنێ بێ لە هەر جێگای بێ بکرێت چاکترە. تا چەند پێت وایە هەڵبژاردنەکان گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و لە ژیان و گۆزەرانی خەڵکا دەکات؟ وڵای ئەوە کەوێتە سەر وشیاری خەڵگە بێت کاندیدی خۆی هەڵبژێری و خەڵگە بێ وشیار بێتەوە و ئەو کەسە هەڵبژێرێت خزمێنە نەکا و تایفەگەری نەکا و ناوچەتێگەری نەکا و ئەو خەڵکانەی کە بەرنامە و پرۆژەی چاکیان پێ و خەڵک بە دڵیانەوەنا کاندید کات. لە ساڵی 1992 پەرلەمانمان هەیە تا چەند پێت وایە خزمەتی بە خەڵک کردووە؟ وڵای پەرلەمان پرۆزەیەکی دەستگایەکی تەشریعیە و تا تەنفیزی اینجا بەڕاستی پەرلەمانی کوردستانی خۆمانەوە و تا ئێستا دەرکەوتووە حیزبەکان زاڵن بەسەریانە و کە ئیشارەتیانێنێ و کاریان پێەکەن ئەگەر وان نەبووایە کارێکی باشترە بوو. ڕێگریەکان چین بە بڕایتەوە؟ ڕێگرەکان حیزبەکانن ینی حیزبەگەر دەست نەخاتە ناوکاری دەوڵەتەوە ینی حیزبایەتی لە دەوڵەت جیابێتەوە وڵاتی موسساتمانە بێت چاکترە. ئومێدەبم هەڵبژاردنە هەیە گۆڕانکاری دروستکە؟ هەموو هەڵبژاردنیە ئومێدێکی نوێ خاتە پێشەوە. هەڵبژاردن بۆ بکرێ بکرێ و نەکرێ خۆ دەنگی میلەت بەسایەچێ. ئومێدە پێی نییە بۆ چاکسازی؟ هیچ جۆرێ هیچ جۆرە چاکسازی ناکرێت لەم کوردستانەیە. چاکسازی چی بکرێ؟ ئەوە حاڵەکەی خەڵکی بینی شەو ڕۆژە خەڵکە لە داماویە هیچ کەسێ نال لە ماڵەکەی خۆش ئیسراحەت بێ سەری ئاوا بگرێ بۆ نەوت بگری بۆ خواردن بگری بۆ چی بگری ژیانی تیان نیە وڵاتە. لەنەوە دوو ئێمە پەرلەمانمان هەیە تا چەند پێت وایە خزمەتی بە خەڵک کردووە؟ هیچ خزمەتی بە خەڵک نەکردووە. کارەکان چین ئاستەنگەکان چین؟ بە مەسوول کردووە غیری مەسوول ناتوانێت خزمەت بە هیچ کەسێ بکەن. خەڵکێکی گەندەڵ و جز و کۆنەژاش نەبێ تر کەسی تیان نەما خزمەت کاکە خەڵک هەمووی ڕای کرد
خەڵک هەمووی داما بوو ئومێدەوە هەڵبژاردنە نیە ئەگەر بکرێت چاکسازی بکە گۆڕانکاری دروستکە کوردەر حکومڕانی بۆ ناگرێت تا چاکسازی بکە تا چەند پێ دوایە هەڵبژاردنەکانی ئەم جارە بۆ هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیاکرێت ئەوەی کە ڕوویە ئەو ڕفراندم هەر پێش ڕفراندۆمەکە خەڵک بوون ئەگەرەکانی لێک یاویەوە کە هەڵبژاردنەکان ناکرێت ئەوەی کە ئەیبینین خەمساردی پێ و دیار هیچ ئامادەکاریکردش نەکراوە پێ ناچێت کۆمیسیۆن دیوتە داردەستخوانە پێ ناچێت هەڵبژاردنەکان بکرێت من وەک بەش بە حاڵی خۆم پێم وانی هەڵبژاردننی ئەم جارە بکرێت لەبەرەوەی لەم ڕۆژانە ئەبینین لە جیاتی ئێمە بەرەنجامی ڕفراندۆمەکە بچینەوە سەرۆکایەتی هەرم ناوە ئیشی بۆ ئۆکر ناوی خۆی بگۆڕە بۆ قیادی سەرکردایەتی کورد ئەوەی کە ئێمە ئەیبینین من هیچ بەش بە حاڵی خۆم دڵم پێی خۆش نییە و پێشم وانە هەڵبژاردنەکان بکرێت ئومێدە پێ نییە هیچ ئومێدێکم پێی نییە چونکە هیچ گۆڕانکارێکی نەوعی ڕوو نایە ئەوەی تۆ بتەوێت سێریکە بۆ نمونە هێزێکی سیاسی لەم کوردستانەیە لەم هەرێمەیە 25 کورسی هێنا بەڵام بە جوڵانەوەیەکی سەربازی پەرلەمانی لێ قاتع کرد ئێستا کە ئەوەی بێوێ بە مۆنۆپۆل خۆرخی کرد ساحەکەی خۆرەخ کردووە ئەوەی کە ئەو بێ ئەوەیە لە ساحەکەیە ئومێدەوە هەڵبژاردنە نییە والله لە ساشەست نە ئومێدم نییە هیچ ئومێدێکم پێی نییە چونکە هیچ گۆڕانکارێکی نەوعی ڕوو نایە هەڵبژاردن بۆ بکرێت کرێ و نەکرێ خۆ دەنگی میلەت بەسایەسی سەیتەریان کردۆ بەسەر وەزعەکەیە تۆزی هەنگاوێکی نە پەرلەمان پەیجان خست ئەوانەی کە ئەچنە پەرلەمانەوە نوێنەری حیزبەکان ئیتر لەوێ نوێنەری خەڵک بن لەوە چ هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت گومانی تیان نییە بەڵام هیچ لە وەزعەکە گۆڕێ یعنی سیرێکی لە دەرەوە بڕیار دەدرێ و لە ناو پەرلەمانە دەستی واڵێ ببێت ئەی ئەمانە بۆ خۆیان سەرکردایەتی سیاسی کوردیاندانە نایە بەتەمای هەڵبژاردنن باوەڕ مەکە هەڵبژاردن بکرێت قەرار لە حیزبە لە پەرلەمانیان نیە پەرلەمان چی بەس کارتۆنیە دانراوە هیچ دەورێشان زۆر دوا کەوتووە لەبەرەوەی کورد هەتا بێ هەتا ڕۆژە زووتر استقلالی خۆی وەرگێ باشترە تەڵان من وایە بینم ئومێدە هەیە کە هەڵبژاردن بکرێت يعني مەبەست هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئینشاءڵڵا ئەکرێت طبعا ئەوانە هەمووی جارە ئێمە دەوڵەتەکەمان هەبێ استقلال مستەقل بین ئەو کاتە ئەوەی شەبێت ئێمە کەسەر بەخۆ بین ئەو کاتە خۆمان لەناو خۆمان هەموو شتەکەین پێ دوای سەر بەخۆبی بەڵێ لە ساڵی 1992 ئێمە پەرلەمانمان هەیە تا چەند پێ دوایە پەرلەمان خزمەتی بە خەڵکی کوردستان کردوێتی من باڕەش بین نەبین من بەش بە حاڵی خۆم بە باشێ بینم کردوێتی بڵێم نەی کردووە لەوانەیە بە پێی پێویست نەبێت بە پێی خواستی خەڵک نەبێت بەڵام کردوێتی ئاستەنگانە چین کەنێ هێشتۆ پەرلەمان بەکاری خۆی ئەستێ بە بڕایەوە وڵاهی ئاستەنگەکان زۆرن یەکەم تۆ تەمەشاکە یان لە ئێستا ئێمە کە داوامان کردووە تەنها ڕیفراندۆم بکرێت هەمووی دژی ئێمەیە هەموو چواردەوری ئێمە هەموو دژمنی ئێمن قەت ڕۆژ لە ڕۆژان هەوڵیان ناوە ئێمە بین بە شتێک ئیتر ئەمان خۆیان ئاستەنگن ئومێدە هەیە ئەم هەڵبژاردنەی داهاتووکەی ئینشاڵڵا کرا گۆڕانکاری دروستکار لە سیستەمی حکومڕانی و هەروەها لە ژیانی خەڵک وڵاهی ئومێدم زۆرە ئینشاڵڵایکە بکرێ و نەکرێ هیچ دەورێکی نییە چونکە حساب بۆ ئەو کەسە ناکری هەڵبژێرێ بۆ حیزبەش بشی باتەوە مادەم هیچ هێزێکی عسکەری نەبێ سوودێکی نییە قەناعەتی من وایە بۆچی هێزی عسکەری وەڵڵای تر وایە تەوەسا فەرموو بزانم ئەوەتانی هەڵبژاردن کراوە بە حساب ئێمە بۆ دەوڵەت هەڵبژاردنمان کردووە کووە چونکە هێزی عسکەری مەزبوطمانێوەتانی لە هەر سوال لەوە ڕەشەمان لێکن 25 ساڵە کورد پەرلەمانی خۆی هەیە تا چەند پێ دوایە پەرلەمان خزمەتی بە خەڵک کردووە توانیوەتی جێگە ئومێدی خەڵک بێن پەرلەمان کووە توانی نالن پەرلەمان ئەگەر بیێلن ئەیکات بەس نالن هێزەکە سیاسی حیزبە سیاسیەکان ئەوانەی هێزی چەکداریان هەیە و سەیتەریان کردۆ بەسەر وەزعەکەیە نال پەرلەمان ئەوە پەیجان خست تۆزی هەنگاوێکی نا پەرلەمان پەیجان خست باوەڕ ناکەم باوەڕ هەیە بۆی کە ئەگەر ئەم جارە هەڵبژاردن بکرێ ئەم جارە گۆڕانکاری دروست بێت لە سیستەمی حکومڕانی لە ژیانی خەڵکە بڕوان ناکەم هیچ ئومێدێکم بە هەڵبژاردن نەماوە لە کاتی خۆشیان بکرێت سوودێکی نییە بەتایبەتی سلێمانی باوەڕ ناکەم لە سا پەنجا خەڵک دەنگبات لە 1992 ئێمە پەرلەمانمان هەیە تا چەند پێ دوایە خزمەتی بە خەڵک کردووە خزمەت کراوە بەڵام بەکو پێویست نییە خەڵک لی ناڕازیە و بەشێکی ژەوانێ ئیشیان کردووە کەم تازە بەڵام وەکو پێویست نەبووە
نهێڵە پەرلەمان بە کاری خۆی ئەستێ وڵات شەگە ڕوونە وازە هەموو ئەحزابەکان نزان نەک خەڵکێکی ساد و ساکار هەست کەسەوەیتر لەوانەیە بەپێی ئەگەر بە بۆچوونی حزبی بیرکەیتەوە لەوانەیە هەرێکە و لایەتەوان بارکە بەڵام واقعەکان دیارە ئیتر هەچ کەسە و خۆی زانیت بە بڕای من لەوە ناچێم جارە بکرێ چونکە بە بۆندەی ئەم ڕیفراندۆمە ئەمە یەک دوو خڕوقات دەگەی لە ناو عێراق بەعام لە بینی کورد و شیعەیە ئەم جارە بەڕای من لەوە چێ دواکە ئەگەر کرا گریمان کرا تا چەند باوەڕ بەوە هەیە کە ومێدە بەوە هەیە چاکسازی بکرێت و سیستەمی حکومڕانی بگۆڕێ و ژیانی خەڵک بگۆڕێ بە ژیانێکی باشتر وڵی داواکارین لەسەرکردەکان ئەبێت لەلایەن ئەوانەوە بکرێ لەلایەن پێنج حیزبەکەەوە بکرێ ئەوانەیەکەن هیچ ومێدێکمان نییە ئەبێت لەلایەن ئەوانەوە بکرێ 25 ساڵێمە پەرلەمانی خۆمان هەیە تا چەند پێت وایە خزمەتی بە خەڵک کردووە وڵی یەکە خزمەتەکە کرابێ لە ئاستی پێویستان نەبووە ئەو خزمەتە نییە کە لە ئاس چاوەڕوانی خەڵکە بۆچی نیان هێشتۆکو پێویست خزمەت کا پەرلەمان کە بەرزترین دەسەڵاتی هەیە لە هەموو وڵاتێکە پەرلەمان بەڕای من لەوە چێ قۆرە کرابێ لەلایەن چەند حیزبێکەوە هی ئەوەیە ئیش ناکە مێدەمەم هەڵبژاردن نییە وڵی لە ساشەست نە مێدم نییە قەناعتم هەر بکرێ بۆچی وەڵی ئیتەوە ڕای خۆمە باشە ڕێی خۆت هەیە ئازادی بەڵام هۆکار چێت لای تۆوا کە ئەو قەنەعەت ولا دروست بۆ کە ناکرێت وەڵی شتەکان دیارن خۆی کە ناکرێت هیچ ئاماژەیەک نییە کە بڵێکرێت تا یاسایەکی حیزبەکان دیدی بە سەرۆکایەتی هەرێم نییە گریمان ئەگەر هات و کرا تا چەند پێت وایە ومێدە بەوە هەیە کە چاکسازی بکرێت کە سیستەمی حکومڕانی بگۆڕێ کە ژیانی خەڵک بگۆڕێ وەڵی هیوادارم وا بێت کە کرا لە ماوەی 25 ساڵی ڕابردووە ئەمە پەرلەمانمان هەیە تا چەند پەرلەمان توانوێتی خزمەتی خەڵک بکە هیچ خزمەتێکی پەرلەمان هیچ خزمەتێکی نەکردووە هیچ بۆ کار چییە؟ هۆکارەکەی دەسەڵاتە دەسەڵات ناهێڵێ دەسەڵات ناهێڵێ هەتا ئێرە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بەو جۆرەیە هەندێک پێیان وایە هەڵبژاردن ناکرێت خۆ ئەگەر بیشکرێت وەکو پێویست خزمەتی خەڵک ناکات چون کۆم لە هەرێمی کوردستاندا ئەوەندەی حیزبە سیاسیەکان باڵادەستن لە بڕیارداندا ئەوەندە پەرلەمان و ئەوەندە ئەو شوێنانەی کە یاسای لێوە دەردەچێت بڕیا بەدەست نین و ناتوانن بڕیا دەربکەن بۆیە خەڵک تا ڕادەیەک ناومێدی پێوە دیارە لەوەی کە هەڵبژاردن ناکرێت ئەگەر بیشکرێت خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکات و ناتوانێت هیچ لەمە زۆر بگۆڕێت چون کۆم 25 ساڵی ڕابردوو ئەوەی سەلماندووە کە پەرلەمانی کوردستان نەیتوانیوە ببێتە چاودێرێکی دروست ببێتە چاودێرێ بە جۆرە لە جۆرەکان چەندین وەزیر و بەرپرسپان کاتە پەرلەمان و دەستیان لە کار پێ بکێشێتەوە و بیانە بەدادەکان و بەستیان بگەێنێت چەندین گەندەڵکار بێنێتە نێو پەرلەمانەوە و لە نێو پەرلەماندا ڕووی ڕاستەقینیان بە خەڵک بناسێنێت بۆیە خەڵک لەم ڕوانگەیەوە پێیان وایە کە پەرلەمانی کوردستان ناتوانێت بەڕۆڵی خۆی هەستێت و کارەکەش ئەوەیە کە لایەنە سیاسەکان ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستەوەیە بەمەبەست نایەنەوێت گەندەڵەکانی خۆیان ئاشکرا بێت بۆیە ناهێڵن پەرلەمان وەکو پێویست بەکاری خۆی هەستێت و کارەکانی خۆی ئەنجام بدات ئێمە زیاتر بەردەوام دەبێت لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان بابزانی هاوڵاتیان تا چەند بە ئومێدەوە لەم پرۆسەی دەڕوان و تا چەند پیان وایە هەڵبژاردن نەکرێت خۆ ئەگەر بکرێت تا چەند پیان وایە خزمەت بە هاوڵاتیان نەکات لەگەڵمان نابن زیاتر پەیامەکان دەگوازینەوە فەرموون دەمەم هەڵبژاردن نییە وڵی لە ساشەست نە مێدم نییە هیچ ومێدێکم پێ نییە چونکە هیچ گۆڕانکارێکی نەوێ ڕوو نایە هەڵبژاردن بۆ بکرێ بکرێ نەکرێ خۆ دەنگی میلەت بەسایەسێ سەیتەریان کردو بەسەر وەزانکەیە تۆزی هەنگاوێکی نا پەرلەمان پەیجان خست ئەوانەی کە ئەچنە پەرلەمانەوە نوێنەری حیزبەکان ئیتر لەوێ نوێنەری خەڵک بن لەوا چ هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت گومانی تیان نییە بەڵام هیچ لە وەزعەکە گۆڕێ یعنی سەیرەکەی لە دەرەوە بڕیار دەدرێ و لە ناو پەرلەمانە دەستی واڵێ ببێت ئەی ئەمانە بۆ خۆیان سەرکردایەتی سیاسی کوردیاندانە نایە بەتەمای هەڵبژاردنن باوەڕ مەکە هەڵبژاردن بکرێت قەرار لە حیزبە لە پەرلەمانە نیە پەرلەمان چی بەس کارتۆنیە دانراوە هیچ دەورێشان گریمان هەڵبژاردن کرا
تا چەند ئومێدی پێیە چاکسازی بکە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیە دروست کات گۆڕانکاری لە ژیانی خەڵکە دروست کات یەکشت لێرا زۆر گرنگە تۆ چێ گۆڕانکاری بۆ ئەوکە هەمیشە ئێمە بوون مناڵەن کەسێک کە دەستپاکە باسی دەستپاکیت بۆ بکە تۆ قسەی لێوەرەگری بەڵام کەسێک کە مۆڕاڵی نەبێت کەسێک کە جز بێت کەسێکە لە سەحەکەیە 25 ساڵ تۆ ئەیبینی تەخشان و پەخشانەکە بە مادوو معنەوی لەم خەڵکە ئەخوا تۆ ئومێدت بەچی بێت یعنی تۆ هەرم دەموچاوانن 25 نەفەر بۆ 30 نەفەرن مۆنۆپۆلی کۆی سەحەکەیان کردووە هیچ ئومێدێکم پێ نییە لەبەرەوەی نەنەزیهن نەدەستپاکن نەدەمپاکن یعنی هیچ بەش بە حالە دڵم پێیان خۆ ساڵی 1992 ئێمە پەرلەمانمان هەیە پەرلەمان توانیوەتی خزمەت بە خەڵکات تا ئێستا پەرلەمان بەر لە پەککەوتنی لە سەردەمی دکتۆر یوسفا ئەتوانین بڵێن کەم تا زۆر وعیەکی بۆ خەڵی جێڕایەوە خەڵک زانی بودجەچیە بۆ نمونە چاوی کرایەوە بەڵام ئەوەی کە ئەیبینین لە 24 ساڵی ڕابردووە 25 ساڵی ڕابردووە پەرلەمان هیچ دەورێکی ئەوەی نەبووە پێمە پێویستمان بە کۆمەڵێ کەسی دەمپاکی دەستپاکی ڕازگۆیە بێنە سەر کورسەکە تاوەکو ئەو خەڵکە بەرەو ئاراستەیەکی باش ئێمە وڵاتێکی زۆر دەوڵەمانی بەڵام لەلایەن ئەم سیاسیانەوە ڕۆژ بە ڕۆژ ئەبوچینەوە ئەوە تا ئێستا معاشی کۆتە بەنیوی ئەدات ئەیانەوێ شوێنیان بکەویت سیاستی ماچاڤیلیان هەیە لە وڵاتەیە هەموو سیاسەکانی ئەم وڵاتە پێویستە یەکجار ئەوەی یەک تۆ سەقافی هەیە یەکجار کتێبی میر بخوێنێتەوە نیکۆلاس ماچاڤیلی ئەزانی هەموو ئەم سیاسیانە کتێبی میر لە جیفانیان هەیە خەڵکەکە برسی ئەەکەن و بۆی خەڵکەکە شوێنیان بکەێت ئیتر ئیشەڵای ئەمە بە هیوانکەوە بکرێت و بەیوای حیزبەکان هەمویان کۆ ببنەوە وا بکەنەوە پەرلەمان لە کاتی خۆیان ینی هەڵبژاردن پەرلەمان و سەرۆکایەتی هەریمش کرێ بۆیە لەم مینەتێ ڕزگارمان بێت و ئەم ئینە نەمێنێت بەم شێوەیە کەوا ئێستا لەم قەلەقیە میلەتێتیایە ژیان میلەتەکە بکرێتە ژیانێکی خۆش و ڕەفاهێتەوە حیزبەکان یەک برن و هەموو بڕیار بێن لەسەرەوە لە کاتێکی گونجاوی ئەو کاتەی بۆی دانەوەیشی یانزەیە پەرلەمان کارا بکرێتەوە و ئیتر هەڵبژاردن بکرێت بە شێوەیەکی پاک و نەزیە بێت و هیچیانە بێت ئێمە هیوادارین لە ئەگەر کرا تا چەند پێ دوایە ئومێدە بەوە هەیە کە چاکسازی بکرێت کە ژیانی خەڵک بگۆڕێ کە سیستەمی حکومڕانی بگۆڕێ والله ئیتر ئەمە هیوادارین لەم حیزبانە هیوادارین لە ئەو ئەندام پەرلەمانەکە ئەسنا ئەوێک ئەچن بۆ خزمەتی ئەم میلەتە بچن هەوڵبن کە ژیانی ئەم میلەت چاکەن چکە ئەم میلەتە بەڕاستی گەشتوەتە سەر ئێسخانی بۆ دەزانی شوێنە ئیتر ئێمەش هەموو هیوایەکمان بەم جارەیەکەوە ئەم پەرلەمانە هەڵبژێت بە شێوەیەکی دیموکراتیانە و نەزاهەت بێت و ئەوانەی کە ئەسنە پەرلەمانەوە نوێنەری حیزبەکان ئیتر لەوێ نوێنەری خەڵک بن خزمەتی خەڵکەکە بکەن و هەوڵ بن بۆ ژیانی ڕەفاهەتی ژیانی ئەو میلەتە وڵای من زۆر گومانم لێ هەیە چۆن گومانە لێ هەیە بەس دەڵێم بە ئومێدی ئەوەین بەشم ئینشاڵڵا لە کاتی خۆیان بکرێت وڵی نازانم هەنی ڕێک ناکەون لایەنەکان تۆزێک بەڕاستی ینی هەر کەسە و هینێکی هەیە داواکارێکی هەیە داواکارەکانن ینی جار بوو زەر داواکارەکانە قورسترە لە جیاتیەوەی بگەن بە یەک هەغوا ینی بەڕاستی هەغوا ینی سازش بوو یەکتر بکەن هەموو لایەنەکان بەگشتی ناڵێن ینی بۆچی ئەوە نییە بەڕاستی تا چەند پێ دوایە ئەگەری شەڵا هەڵبژاردن کرا ئەمە ڕژاردنەی داهاتوو ئەبێتە هۆکارێک بۆی کە سیستەمی حکومڕانی بگۆڕە لە هەرێمی کوردستانە و ژیانی خەڵە بگۆڕێت و چاکسازی بکرێت ئومێدمانەوە دەبێ هەبێت ئەبێ ئینسان ئومێدی هەبێ بەڕاستی یعنی بەڕاستی بە ئومێدەوە بژین بە هیواوە بژین چکە بەڕاستی یعنی نابێ بێ ئومێد بین لە ئەین یعنی بۆی هەیە یعنی من ئومێدم وایە بەشم گۆڕانکاری بکرێ ئینشاڵڵا 25 ساڵیان پەرلەمانمان هەیە تا چەند پێ دوایە پەرلەمانی کوردستان خزمەتی بە خەڵک کردووە واقعی و بەجددی بەخوای تا ئێستا زۆر بەو شێوەیە نەبوو یعنی سەیرەکەی لە دەرەوە بڕیار دەدرێ و لە ناو پەرلەمانە دەستی واڵێ ببرێ بەڵام ئومێدەوارین ئینشاڵڵا لەم و داوانە بێت هەوڵ بدەن یعنی بڕیارەکان کە لە ناو پەرلەمانە دەرچوو یعنی بڕیاری یەکلاکەرەوە بێ نەک هەر لە دەرەوە بڕیار بدرێ و لە ناو پەرلەمانە دەستی هەڵ ببڕدرێ سا چەند پێ وایە هەڵبژاردنەکانی ئەم جارە لە کاتی خۆیان بێت تەسەوەر ناکەم هەڵبژاردنی جار لە کاتی خۆیان بێت چی؟ وڵا زۆرفی سیاسی ئێستا لەبار نییە واستەکەم تەسەوەر ناکەم لە کاتی خۆیان بێت گریمان ئەگەر کرا تا چەند ئومێدە بەوە هەیە چاکسازی بکرێ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیا بکرێ ژیانی خەڵک بگۆڕێ
تەسەوەر ناکەن ژیانی خەڵک بە شێوەیە بگۆڕێ بە چاکساتیش بەمانە ناکرێت بە کێکرێ ئەبێ حیزبێکی سیاسی تر بێتەکایەوە بۆ شێوەیانی لە ماوەی 25 سای ڕابردووە کە ئێمە پەرلەمانمان هەبووە تا چەند پەرلەمان توانێتی خزمەت بە خەڵک بکات بە جددی هەتا ئێستا خزمەت بەس بە خۆیانیان کردووە خزمەتیان بە هیچ کەسێک نەکردووە ساڵی ماوە ئاستەنگەکان چین لە بەردەم پەرلەمانە ئاستەکان تەنها حیزبەکانن کەوان لێ کردووە لەوا چ هەڵ ژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت گومانی تیان نییە بەڵام هیچ دەوەزعەکە گۆڕێ ئەمە پرسیارەکەیە بۆچی مەبەستە چییە؟ مەبەستم ئەوەیە عنی ئێساوە تا هەشە و لە هیچیشی کەم نییە و هیچیشی پێ ناکرێ ینی تۆی تر چی هەڵەبژێری هەروانە هەڵەبژێری تۆ لەوانە باشتر هەڵەبژێری هەروانن کە لەویان و هیچیش لە وەزعەکە ناگۆڕێ ومێدە پێ نییە؟ ناوەڵە هیچ ومێدە بۆنی ئەگەر هەڵبژاردن بکرێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیا دروستکار ناوەڵە هیچ خۆیان چۆن بڕیار بن هەرەوەیە باش بڕیار بن بە باشی بڕیاریان خراپ بڕیار بن بە خراپی بڕیاریان هەر ئەوەیە هیچ فەرق ناکە سوپیان ساڵێمە خاوەنی پەرلەمانی خۆمانی تا چەند پێ دوایە خزمەتی بە خەڵک کردووە لە پێناوی بەرژەوەندی خەڵکا بڕیاری داوە زای چۆنە بڕیاری باش دراوە گومانی تیانە لە هەموو کاسنەکە هەموو کامیسانی زۆ خراپە کاچێتەوە جێگای حەز لە چاکاکە بەڵام نایڵن چاکەکان چێتە جێگای خۆی بڕیارەکەش بدرێت نایڵن بکێ ناهێڵێت کێ نایڵێ هاوی لە ئەوانەکە دەسەڵاتیان بەدەستەوەیە چاکەکەگە لە مەسلحەتی خۆیان بێ ئێڵن بەڵام بە نەوعێک بشکێتەوە بە سریانە نایڵن ڕایەگرن ستۆپێکی پێەکەن و وەکویان نەدرابێ و بڕیارە ئومێدە بە هەڵبژاردنەکان نییە هیچ ناوەڵە خۆیان بیانوێت چاکیەکان خۆیان بیانوێت تێکیان خۆیان چیان بێ هەرەوەیە هیچ بڕیارێک لای من دەوری نییە هیچ هەڵبژاردن نییە وڵی لە ساشەست مێدم نیە هیچ ئومێدێکم پێ نیە چونکە هیچ گۆڕانکارێکی نەوێ ڕوو نایە هەڵبژاردن بۆ بکرێ بکرێ نەکرێ خۆ دەنگی میلەت بەسایەسی سەیتەریان کردو بەسەر وەزعەکەیە تۆزی هەنگاوێکی نە پەرلەمان پەیان خست ئەوانەی کە ئەچنە پەرلەمانەوە نوێنەری حیزبەکانی تر لەوێ نوێنەری خەڵک بن لەوا چ هەڵ ژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت گومانی تیان نییە بەڵام هیچ لە وەزعەکە گۆڕێ ینی سیرەکەی لە دەرەوە بڕیار دەدرێ و لە ناو پەرلەمانە دەستی واڵێ ببێت ئەی ئەمانە بۆ خۆیان سەرکردایەتی سیاسی کوردیاندانە نایە بەتەمای هەڵبژاردنن باوەڕ مەکە هەڵبژاردن بکرێت قەرار لە حیزبە لە پەرلەمانیان نیە پەرلەمان چی بەس کارتۆنیە دانراوە هیچ دەورێشان چ تەخمینێکری بۆ عێراق بۆ کوردستان هیچ ناتوانێت هیچ ینی لەوە چێبیانی حادیسەیەک ڕووبە هەر باس نەکرێتەوە بەدڵنیاییەوە پێ ڕووداوەکانە نەوەڵا خۆی بەبڕێەوە باشە ئەگەر هەڵبژاردن کرا تا چەند ئومێدە بۆ هەیە کە ئەم جارە چاکسازی بکرێت ژیانی خەڵک بگۆڕێت چی کراوە لە ڕابردووەرەوە کردێتەوە دووبارێ و ژیانی خەڵک چۆن ڕۆژ هەروارێتەوە بە هەمە پێ نییە بەدڵنیاییەوە لەمای 25 سای ڕابردووە کە پەرلەمانمان هەیە تا چەند خزمەتی بە خەڵک کردووە وڵای خزمەتی بەفیە کردوتەوە طبقەیەک مستەفید و لێ کافیتەوە لەبەر ئەم مشکلەی کە ڕووی کردوێتە ئێمان بۆی هەیە ئەمەمان بۆ بکەن لە کاتی خۆیە ئەقلم وای بڕێ باشە تا چەند ئومێدە بەوە هەیە کە هەڵبژاردننی ئەم جارە کرا خزمەت بە خەڵک بکە چاکسازی بکە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە دروست بکە وڵای ئەویان ئەقلم ناهی بڕێ هەروە هەروەکو خۆی بێ هەروەکو خۆی ئەقلم وای بڕێ بۆچی ناکرێ ینی شتێک لەبەر نەڕوا بۆیان ناکرێ من وا هەستەکەم شتەکە لە بەریان ناڕوا هەمووی لە دڵی خۆیەوە حەزەکە بەڵام بۆیان ناکرێت باشە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا پەرلەمانی کوردستان تا چەند پێ دوای خزمەتی بە خەڵک کردووە لە بەرژەوەندی خەڵک بڕیاری داوە وڵای شتێکی کەم من هەست ناکەم یعنی زۆر زیاتر بڕیارەکانی خۆیان جێبەجێ کردووە و من وای بۆ ئەچم شتێکی کەم بۆ هیچ باوە هیچ سیقەیەکم بەم بەدە نیە تا بڵێم هەڵبژاردن نەکرێ چکە هیچ سیقەیەکیان لای کەس نەماوە چی وای لێ کردووی کە ئەو سیقەیە نەمێنێت ئەو زروفە وای لێ کردوم کە لە میلەت بێباکەن زۆر هەڵبژاردن بکرێت پێدوانێت چاکسازی بکرێت ئەم جارە وتیان پەرلەماندانینەوە دەستکاری و چاکەین و واکەین بەس پەرلەمانیانەوە نەکارا کردو تا قەرارێکیان بۆ ریفراندۆم دەرکردو هیچی تر دوایی داخست پەرلەمان کوامەوە هیچ سیقەی باڵبژاردننی چیە بێت لەماوەی 25 سای ڕابردووە کە پەرلەمانمان هەیە ئێمە تا چەند پەرلەمان خزمەتی بە خەڵک کردووە پەرلەمان هیچ دەسەڵاتێکی نەبوو تا خزمەت بە خەڵکایی من هیچ نابینم خزمەت کرابێ ئەوەیشی کرابێ هەر
شتێکی ڕۆتینیان کردو چکە قەرار لە حیزبە لە پەرلەمانیان نیە پەرلەمان چی بەس کارتۆنیە دانراوە هیچ دەورێکیان نیە پەرلەمان چیان کردووە منیشەوە دەپرسم شارە وێرانە پەرلەمان چی بۆ خەڵک کردووە نوێنەر هەڵبژێراوە لە پەرلەمانە هیچی خۆدەنی ناخوا هیچی قسە ناخوا حیزب دەسەڵاتی کردووە بەسەر پەرلەمانە و حکمی ئەو خەڵکەکەن و عشوایی و هیچی تر نییە مافیای هەر مافیایە هیچ بڕای تۆ چارەسەر چییە؟ چارەسەر هیچ شتێ نیە چارەسەر هۆیەمانە لاچە واز لەو خەڵکە بێنن چینێکی گەنج و ڕۆشنبیر بێت پەرلەمان بگرێتە دەست و ژیان و مەسیری ئەم میلەتە بگرێتە دەست ئەمە ڕاوبۆچوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان بەداخەوە زۆربیان بێئومێدن لەوەی کە هەڵبژاردن ناکرێت خۆ ئەگەر بیشکرێت وەکو جارانە بێت وەکو ڕابردوو دەبێت چکم ڕابردووەی سلماندووە کە چاکسازی ناکرێت لە هەرێمی کوردستانە بۆ بەرژەوەندی کۆمەڵێک حیزب و لایەن و کەسایەتی کوردستان بەم جۆرە دەبێ بەڕێوە ببرێت چونکم بەرژەوەندی کۆمەڵە کەس لەوەدایە کە کوردستان بەم جۆرە بێ خەڵک برسی بێ خەڵک نانبڕاو بێت پەرلەمان دابخرێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێت تەزویرات بکرێت ئەمە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە بە درێژایی 26 سال ڕابردوو کە ئەمەی سلماندووە لە هەرێمی کوردستانە کۆمەڵە کەس بە بەرژەوەندی تایبەتی خۆیان پەرلەمان دائەخەن پەرلەمانەکەنەوە هەڵبژاردن ناکەن بۆیە خاوڵاتیان نیگەرانن لەوە و ئومێدیشان بەوە نیە کە هەڵبژاردن بکرێت ئەگەر بیشکرێت ناتوانێت خزمەت بە هاوڵاتیان بکات و لە ماوەی 25 سال ڕابردووشدا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە سیستەمێکی یاخود دەسەڵاتێکی ڕای هەبێ بە جۆرە لە جۆرەکان کە خزمەت بە هاوڵاتیان بگەێنێت تەنها خزمەتی بە کۆمەڵێک بەرپرس و لایەن کردووە ئەوانیش بەپێی خواستی حیزبە سیاسیەکان بەپێی خواستی دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان پەرلەمانیان بەڕێوە بردووە ئەمە ڕابەچوونەکانی هاوڵاتیان بوو پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە ویلایەکان بەخوای گەورە ئەسپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکان